سەرکردەیەک عەزیزێک و ناتوانم بڵێم ئێمە ئێستا لە گۆڕانی لەبەرەوەی کاک ناوشیروانی گۆڕان نەبووە هی هەموو گەلی کوردەی یەکێتیە پێش هەموو کەسێکی تر وی خەڵقی سلێمانی و هەموو کوردستانە و هیچ کەسێک ناتوانێت ڕۆڵی کاک ناوشیروان بسڕێتەوە. کاک ناوشیروان دەورێکی هەبووە کە لە مێژووی گەلی کووردا تۆمار کراوە و ئەوەی کە ئێستاش لەسەر شانی ئێمەیە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەی بینی یەکێتی و گۆڕانە و بە هەموو شێوەیەک هەوڵی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەیە ئێین وەکو وەسێتێکی کاک ناوشیروان وەکو کە لە حزوری مامە ئەو واژووە کراوە ئەبێ هەر هەمومان بە هەموو لایەک ڕێز لەو دانیشتە بگرین و لەو واژوەی کاک ناوشیروان بکەین و لەو بیرۆکەی کە لە نێوان مام جەلال و کاک ناوشیروانە بوو.